سڵاو جەماعەت باشن ئەحواڵتان جەماعەت کاکە ئەوە قەبرستانی فەقیرانی پێ دەڵێن و ئەو عەردەی تەوزیع کرایە کە لە بۆ بەناو گەڕەشی ئازادی ئەو قەبرستانە هەر ئەوە عەردەکەیە باشە ئەوە عەردەکەیە لێرە ڕادەڕوا تەماشاکەن لەگەڵ لێواری قەبرستانی تەبعاً دەڕواتن ئەوەی کەوا چێلدرایە تا ئەو مەسافەی پاشان هەردە سوڕێەوە دێ ئەو بەرەی ئەو چاڵ و چۆڵەی کە دیتیتان ئەوانە هەر ئەوانە ئەو عەردەکانە ئەوانەی کەوا تەوزیع کرا یعنی هەر کەسێک ئەگەر بێ ئەلێرە عەردەکەی وەربگری دەبی ڕەنگە بۆ ماوەی ساڵێکی بەس خۆری بینی تێبکاتن ئەوەش هەر لێواری قەبرستانیە ئەو هەر قەبرستانەکەیە تەبعاً قەبرستان بوویتە بەشێک لەو گەڕەکەی کە بە ناوی گەڕەشی ئازادیان دانایە بەڵام ئەمە پێم باشە هەر بکرێتە گەڕەشی قەبرستان چی بەڕاستی یانێکە تەماشاکەن فەرموو ئەو دۆڵەیە ئەوەی کە تەوزیعیان کردیە بەشێکی زۆر عەردەکان کە تونەتە ئەو دیوەش لەناو ئەو دۆڵانەیە